تیپی گۆڕەپان و مەیدانی پێشمەرگەی سلێمانی خۆی بۆ دوا قۆناغی پاڵەوانەتی یانەکانی عێراق ئامادە دەکات کە بڕیارە لە دەی ئەم مانگە سەرجەم یاریەکان لە بەغدادی پایتەختی عێراق بەڕێوە بچێت. ئێمە پێکاتوین دەستی 4 یاریزانی کچ کە نیوەیان بۆ متەقەدیمە دیارەکان نوێن بۆ شابات نوێمان بۆ ناشی ئادیارەکەین هەر کەسە و بتوڵی عێراق ئەوەیە کە یاریەکان دوو داوازیت بۆ منە سەمەتر ئەبێ دوو کەس دابازێ 4 سەمەتر ئەو بەپێی فعالیەکانە بۆ خاڵکۆکردنەوەیە کە بۆ ئێمە بتوانین پلەیەکەمە دەست بێنە سەر ئاستی عێراق. لە هەردوو ئاسی پێشکەوتوان و تازە پێگەشتوان پێشمەرگە بەشداری دەکات. یاریزانە بەشدارەکانی پێشمەرگە زیاتر لە 40 یاریزانن کە 34 لەو ژمارەیە لە ڕەگەزی مێ پێگاتووە. بە هێزێکی پێشمەرگانەوە ئێمە ئامادە لەسەر ترەکەکان و هەروەها بەشداری بتوڵەی عێراق بکەین هیواداریشم باشترین ئەنجام بێنین و زۆر باش خۆمان ئامادە کردووە دڵنیام کە ئێمە تاکە نادێکین هیچ ڕکابەرێکمان نییە. زۆرترین یاریزانی هەڵبژاردی عێراق لە پێکهاتەی گۆڕەپان و مەیدانی پێشمەرگە یاری دەکەن. هاوکات ژمارەیەک یاریزانی دیکەی ئەمیانەیە بۆ یانەی شورتەی عێراق یاری دەکات. ئێمە زۆربەی زۆریان ئێمە لە پێشکەوتوانە ئەتوانم بڵێم پێشکەوتوانی کچانمان دوانیان نەبێت تیمەکە هەر هەمووی لە یەکەمی عێراقن یان دووەمی عێراقن لەبەرەوە بۆ پاڵەوانتیەکانی دەرەوەیان بن بۆیە زیاتری بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا ئێمە کۆمەڵێ کچمان هەیە یەکەم جارە بچنە پاڵەوانێتیەوە لە تازە پێگەشتوانە من دڵنیاتانەکەمەوە بۆ هیوایان بتوانین باسی ئەوشکەین دوایەوە کە ژمارەیەکی باش ئێستا ژمارەکانیان نزیکی ژمارەی عێراقە بۆیە ئەیان بین. تیپی گۆڕەپان و مەیدانی پێشمەرگەی سلێمانی لە قۆناغی یەکەم و دووەمی پاڵەوانێتەکە ئەنجامی بەرچاویان بەدەستێنا هەر بۆیە دەیانەوێت لە سێم قۆناغ و کۆتای پاڵەوانێتەکە جامی قەڵغانی یانەکانی عێراق بەدەست بهێنن تا بتوانن بەشداری پاڵەوانەتی عەرەبی و ئاسیاوی بکەن. بۆ بەشداریکردن لە دوا قۆناغی پاڵەوانەتی گۆڕەپان و مەیدانی یانەکانی عێراق پێشمەرگە بە زۆرترین یاریزان بەشداری ئەو پاڵەوانێتیە دەکات چونکە لەم پاڵەوانێتێدا بۆ هەر یاریە و 2 یاریزان دەستنیشان کراوە کە یاریەکان بریتیە لە 16 یاری جۆرا و جۆر. ئەحمەد سەنگاوی ڕوودا و سلێمانی.